بناوي خدای گەورە دلۆڤان دانەری عەرزە و ڕاگەری عاسمان بیسەران و بینەرانی بەڕێز و خۆشەویست وێڕای سڵاوێکی هونەرمەندان و هونەردۆستانە لێوێ خۆشەویست ئەو شۆ لە تاریخی 25/11/1999 لە شاری سەربەرزی سەقزی سۆرخەڵات دانیشتین کۆڕێکی دۆستانەمان پێگەناوە کە هیوادارم ئەم دانیشتنە بەدڵی سەرجەم خۆشەویستان بیسەران بینەران بێت. ئەو شۆ واریارە شەوێکی یادگاریە بە بۆنەی عێدی میلادی کاک دانیار هەتا کشوەری بریتانیا جەژنە تەوەلودی کاک دانیارە سڵاوی لێبێ هەتا ئەچێتە بریتانیا بە یادی کاک ئامانجی سلێمانی کاک کۆمار سەقزی سڵاو بۆ بنەماڵەی کاک ئامانجی بەرز و بەڕێز هەتا کشوەری بریتانیا سڵاویان لێبێ. ئەو گەعدە بۆ خۆشەویستانەیە هەزار سڵاویان لێبێ. هیوادارم ژیانیان پڕ لە خۆشی بێ بە سەد کەند و کۆسپەکانی ژیاندا زاڵ بن هەمیشە ئینشەڵڵا. ئەو گەعدەیە پێش دەڕوا بە نوازەندگی مامۆستایانی بەتوانە کاک ڕەزای ئەحمەدی بەساز لە مەهاباد و بەخێرە سەسەنا سەساوی ئێمە بە نوازەندگی کاک ئارمانی ڕەحمانپور نوازەندەی ئۆرەک مامۆستای بەتوانای شاری سەقز بەنزەی نەڕزێ سڵاو بۆ مامۆستا ئارمانی ڕەحمانپور بەستابەرداری کاک ئارمانی ڕەحیمزادە سەنتەری ئارمان خۆشەویستی خۆمان سڵاو بۆ کاک ئارمان هەردەمیادی سەنتەری بوستان و سەنتەری ئارام و سەرجەم سەنتەرەکانی کوردستان بەبێ فەرق و جیاوازی ئەمەیان چاوی ئێمە خۆشەویستن. بە فیلمبەرداری چارلی فیلم کاک مەنوشێری خۆشەویست سڵاوی لێ بۆ سڵاو بۆ کاک مەنوشێر بە گۆرانی وتنی چووکەی هەموو لایەکتان زانیا سەقزی وەک لایەنگرێکی هونەر لە خزمەت خۆشەویستان داین بە خێراتن بە سەرجەم میوانەکان دەڵێن کوڕەکانی سەقز کوڕەکانی کێلەشین کاک میدیای فەیزی بە تایبەتی کاک ڕێبواری خەیات بەخێراتن بە کاک شۆڕژی مەولودپور دەڵێن بەخێرە سەسەناسە چاومان کاک وەفای حەمەڕەش هونەرمەندی بەتوانە مامۆستا عەبوو سیادەری مامۆستا هێمنی عەباسی کاک عوسمانی شەیدی و کوڕەکان بە گۆرایی ناوتانێنی لە خزمەت خۆشەویستان داین هەمووتان بەخێرێن سەسەناسە چاوی ئێمە هەمووتان خۆشەویستن چاوی ئێمە جێ ئاماژەشە نێوی مەکانمان لەبێ چوو سڵاو بۆ تالاری 1001 شەب بە مدیر و کارمەند و هەر هەموویانە سڵاویان لەبێ. سڵاو بۆ کاک برایمی زوڵفەخاری خۆشەویست ئوستادی ساز لە مەهاباد و بەخێرە سەسەناسە چاوی ئێمە کاک حەمەی ئارایشگەر خۆشەویستی زانیا سەقزی بەندی دڵا ئەو گەعدەش گەعدەی دانیاری سلێمانی هەتاکو کشوەری بریتانیا سڵاوی لێبێ. سڵاو بۆ دەروێش ئاکۆی بەرز و بەڕێز ساعەبی تالاری 1001 شەب سڵاو بۆ هەموویان دەست خۆش. باریکەڵا ژین ئوستادان سڵاو بۆ هەردووتان سڵاو بۆ میوانە بەڕێزەکان بەخێرێن سڵاو بۆ ڕێبواری خەیات کە دڵم نایە یادی نەکەم یادی وەسایەنی خەیات گەرسەن دڵم لێ ێشاوە سڵاو بۆ خەیاتی کوردستان با ئەو یادەش نەوی بێ وەسا ڕێبواری خەیاتی شاومە دڵە ڕۆحە. لە دوای ڕۆشتنت گریام بۆ شاوی پڕ خمارت دڵت هێن بەڕاق ببوو کوشتت خۆ ئەویندارێت بە قەولی خۆت وەفات بوو ئەی کوا ئەهد و بڕیارت زەمانی خۆ تۆ دەتگوت بۆ بریندە بمەتی مارد دەتگوت بریا لە شیعرت ببمە سەروی ئەشعارت پێ دەکتت دەبمە تەبیب بۆ چراخانی شارد ئێساش دەڵێی وەز بێنا کارم نییە بەکاردێ مەم ڕووگەم چاوی تۆ بوو لە جێژوان و قەرارت حەزم زۆر بوو ماچی کەم لێوی سوور و ئەوداردێ یاخۆ ببمە باخەوان هیچ و سێ و هەنارت کەسی تۆ لە دەریا ژین منم خستا کەنارت کەسی تۆ لە دەریا ژین هەی منم خستا کەناردێ. بەبێ تۆ هەڵناکەم تۆ بێ من چۆن سەر دەکەی ئەو ڕێگەی واگرتوتە وامەی سەفەر دەکەی پێشێک دەگەڕێیتەوە هون بەستە زەرەر دەکەی تێدەفکری لە عەشقم گژ و شەم لەبەر دەکەی
تێدا فکری لە ئاشتم گژوشم لە بەردەکەی هەواڵی ماڵ و حاڵم سوعال لە نەفەر دەکەی لە ئاسمانی هەوروتەم چاوەڕێی قەمەر دەکەی پرست شێواوە ئاڵۆز زلی ڕەش لەبەر دەکەی پرست شێواوە ئاڵۆز زلی ڕەش لەبەر دەکەی خەون و خەیاڵ و زێهنێت خۆ تووشی قەدەر دەکەی خێرت پێدەشێ بۆ خێر بە حوجرە و منبەر دەکەی خێرت پێدەشێ بۆ خێر هەی بە حوجرە و منبەر دەکەی یادی مامە هیوا گورگە سلێمانی مبارەک دڵخۆشی دڵی منە یاری من گەزۆ دەما شادی و سرور هاوڕێما ئەوەی نەیناسم غەما من لە یار خاتر زەمم ئەو لە من خاتر زەما جێژوانی ڕۆژی عەشرا ئاوی لێوی زەمزەما لێو زەنینی گەلگەلات جەستەم کرما شەربەما تۆزقاڵی هەر زەکارە دەست بە سوحبەت و گەما تۆزقاڵی هەر زەکارە دەست بە سوحبەت و گەما لای خەڵکی دەڵێ زانیار جیاوازەوە کاکەما لای خەڵکی دەڵێ زانیار جیاوازەوە کاکەما بەخێراتن بە خۆشەویست خۆم سەلمانی لە قوشبەندی خاڵە سەلمان بەخێرێ سەرساوم داداش محمد دەیان فیلسوف و زانا سەدنی کرا و هونەرمەند فەرعون سەددام و چەنگیز کاوە و کەریم خانی زەندێ هەژار و هێمن و پەشێ و وتاریان پەردەر سوپەن یاقوب لە تاوی یوسف خوداد و چاوی لێسەندێ کالا مەڕە بووە گەلی سەر ساڵان شمشاڵی ژەندێ دنیا کاروان سەرایە بە باشە و ئەفعالی گەن پەشیمانی بێسوودا لە ژیان ئەڵڵا و لێوی کەندێ نەسیحەتم بۆ هەمووان کردومە بە شیعر و بەندێ هەڵمەبات فێدکەنۆ هوتت بەن وەک شەکر و قەند هەرکام بی لەوان وتم بە زوملات و بە تەرفەن ڕەحم و دڵت باش نەبێ لە هیچ نابی بەهرەمەند ڕەحم و دڵت باش نەبێ هەی لە هیچ نابی بەهرەمەند هەتیوێکی بێپەسی و لانەم نیان ڕوت و قوتم هاوڕێی شەقام و کۆڵان لەگەڵمەی نەتاجوتم ئەشکەنجە و ئازاری ژین منی کردوە خوار و لەنگ دار و بەر لێم بێزارن هەموویان هاتوونە جەنگێ کامی نەماوە ژیان کەوتمە ژێر باری سەپۆک ڕۆژی سەرجان چێژانە من هاتوومەتە سەرچۆگێ دارایی و زانایی من کەوتوەتە دەستی سەقەڵ لەگەڵ
نەزانی خۆیدا گرەی لێ داوە و تەقەڵ شەبکی شەب دەروەرگەڕێت بوومە ژێر دەستی کەران لە ژێر زوڵم و ستەمام لە قاڵبی پەستی کەران ڕێوی پەس بەجێی شێران دەوڕی پەس بەجێی شێران بۆ تەحاکەم و سوڵتان دەبڕێ سەری جوان میران دەخوا خوێنی کوردستان یەک باڵ و بەختم وەک خۆم کەتی خرایە ئەستۆ یەک باڵ و بەختم وەک خۆم پەتی خرایە ئەستۆ بەشم سێدارە و پەتا گوڵی ئازادیم بێچرۆ خوێنمان دەمەژێ خوێنی ڕۆڵەی قارەمان هاتووە و خەکمیدا بەشگر بە زۆرداری و بێ ئەمان هاتووە و خەکمیدا بەشگر های بە زۆرداری و بێ ئەمان هەورێکی سەڵکن دایگرتووە ئاسمانی کورد خوندی نەک بەد دەخوێنێ لەسەر شان و ماڵی کورد کوشتن و سێدارە و بەد خۆ نادە ئەمانی کورد تۆپ و تەنگ لەسەرمانە بۆ کوشتن و نەمانی کورد تیار لە بەرزی دەڕوا بەس بۆ بمبارانی کورد بە گوشەق شەهید دەکا ڕۆڵە و تەوارانی کورد دەسووتێ جەننەت و باغ و دارستانی کورد سروشمان لەناو دەبا ئەخ بۆ نیشتیمانی کورد سروشمان لەناو دەبا ئەخ بۆ نیشتیمانی کورد چارەیەک بدۆزنەوە بۆ دەربێ دەرمانی کورد نیشتمان داگیر دەکەن وەرنە نێو مەیدانی کورد وەرن بە یەک ئێتحاد هەول و تێکۆشانی کورد با سەربەستی بستێنین ڕەنجی شەهیدانی کورد خەوتن بە ساهەتاکەی ببینم هەستانی کوردی ژن و پیاو لە یەک ڕیژا بۆ دژ و پەسانی کورد سەریان زووتر شۆڕ دەکەین هەور و نائینسانی کورد هەری وەکو مامەی هێمن دێم شەوڕن بێستانی کورد بابە ئازادی هەڵمژەم من شنەی کوێستانی کورد بابە ئازادی هەڵمژەم من شنەی کوێستانی کورد یادی کاک محەممەد سڵاوی لێبێ سڵاو کاگەرانی عەلیپور کاک شێرکۆ بەخێرن سەسەران سەرچاوی من خۆشەویستن هەردووکتان بەخێرن میوانەکان ئەو شعرەش بە یادی کاک محەممەد بۆکانی